بەتەکید هەمومان دەزانین بارودۆخی ئێستای کوردستان بەرەو دۆخێکی زۆر زۆر هەستیار تێپەر ئەکات هەرچەندە ڕاگررتنی مزگەوتەکانە بە ڕووی نوێژ خوێنان و هاوڵاتیان و ئەنجامدانی نوێژی هەینی بڕیارێکی یەکجار قورسە بەسەر دڵی مامۆستایانی ئاینی لە نیگەرانیەکانیان حاڵی ئەبین بەڵام تکایان لەکەین ڕاچاوی بارودۆخی ئیمڕۆی هەرێمی کوردستان بکەن کە گیانی هاوڵاتیان لەسەروی هەموو شتێکە بۆیە زۆر گرنگە مامۆستای ئاینی ڕاچاوی ئەم بارودۆخە بکات و هەوڵ بدا هێمنی پارێزیت و هەروەها پارێزگاری لە ژیانی هاوڵاتیان بکات. باش مامۆستا پرسیاری دووەم مەرچەندە ئامادە کرد بکە بڵێم ئەوە ڕێنمایی بوو بۆ مامۆستایان ئەی بۆ هاوڵاتیان چێ بەڵام با پرسیاری ئەوە بکەم لە ڕوانگەی ئاینی ئیسلامی کوردستان لە کاتێک مەترسی دروست دەبێت بۆ پاراستنی هاوڵاتیان تا چەند دروستە ئەو بڕیارانە وەک دەبینین لە سعودی هەمان بڕیاردراوە. بەتەکید ئاینی پیرۆزی ئیسلام ڕێزشی گەورە لە بۆ ژیانی مرۆڤدا ئەنێت هەموو کاتێک دەیەوێت ژیانی مرۆڤ سەلامەت و پارێزراو بێت کە لایەنی پەیوەنددار هەوڵ بدات پارێزگاری لە ژیانی مرۆڤ بکات زۆر ئاسایی هەموو زۆر ڕێکارێک بگرێتە بەر بۆ ئەوەی ژیانی هاوڵاتیان پارێزراو بێ بۆیە ئەو ڕێکارانەی کەەوە حکوومەت هەرێمی کوردستان گرتو تێبەر و ئێمە بە بەردەوامی هەفتەی ڕابردوو هەفتەش تاکیدمان لێ کردیتەوە پێویستە هاوڵاتیان پابند بن سەروی هەمووشانەوە مامۆستایانی ئاینی باشە جگە لە مامۆستایانی ئاینی ڕێنمایت بۆ هاوڵاتیان چێ دەتەوێت چی بەوان بڵێ بەتاکید ئێمە لە نیگەرانی هاوڵاتی مسلمانانی کوردستانیش حاڵی ئەبین کە خەڵکەشی یەکجار زۆر پەیوەندی بە مامۆستایانی ئاینی کردووە سەبارەت بە حکمی شەرعی کە بەیانی بەشداری نوێژی هەینی ناکەن بۆیە ڕاستەوخۆ پێیان ئەڵێن ئەو مسلمانانەی کەوا بەیانی بەشداری نوێژی هەینی ناکەن بە هیچ شێوەیە گوناحبار نین چونکە عوزری شەرعیان هەیە عوزرەکە لەسەرەوەی توانا و دەسەڵاتی وانە بۆیە بادڵنیان دەکەینەوە بەیانی نوێژی نیوەڕۆ ئەنجام بدەن هیچ گوناهێکیان ناگاتێ بەوەی کەوا ناتوانن بەشداری نوێژی جومعە بکەن. باشە دوجاریش خدای گەورە دەفەرمێت کە سەیری دڵەکان دەکات نەک لە ڕواڵەت مرۆڤەکان ببینێت لە هەڵسوکەوت بەتەکید بەڵام خوای پەروەردیگار و زانایان کۆمەڵێک عوزری شەرعیان دانایە یەکێک لەو عوزرانە مەسەلەن ترسان لە ژیانی مرۆڤ ئەبیتە عوزر بۆ ئەوەی مرۆڤی مسلمان بەشداری عیبادەت و خواپەرستنەکان نەکە بۆیە ئەو دوودڵیە لەلایەن بەشێک لە هاوڵاتیانی کوردستانەوە هەیە لەوەی کەوا بەیانی ناتوانن نوێژی هەنی ئەنجام بدەن ترسی ئەویان هەیە کەوا گونەحبار بن بەتەکید پێیان دەڵێن عوزرەکە لەسەرەوەی دەسەڵاتی ئێوەیە عوزرەکە عوزرێکی لا ئیرادیە عوزرێکی لە ناکاوە دروست بووە ئێوە دەستان نییە لە دروستکردنی ئەو عوزرە بۆیە بە هیچ شێوەیە گوناهتان پێناگات دڵنیابن ئێوە هاتووە مزگەوتەکەن بۆ ئەوەی گوناهتان نەگاتێ و پاداشتان بگاتێ بەڵام بەیانی کە بەشداری نوێژی هەینی ناکەن هیچ گوناهێکشیان ناگاتێ بە دڵنیایەوە گوناهبار نین لە ماڵی خۆیان نوێژی نیوەڕۆ ئەنجام بدەن. بەڕێز دکتۆر عەبدوڵڵا سەعید وەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان زۆر سپاس.